ئاشکرا ماوەی 7 ساڵە قەیرانێکی ئابووری گەورە ڕووی لە خەڵک و حکوومەتی هەرێمی کورسان کردووە. ئەمەش کاریگەری گەورە و مەترسیداری لەسەر ئاسی تاک و کۆمەڵگا جێهێشتووە. پشکی شێری ئەم قەیرانە بەرچینی گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان کەوتووە. لەو ماوەیەدا بە تەواوی دەرگای دامەزراندن داخراوە. ئەمەش بێزاری و بێهیوایی گەورەی لە ناخی گەنجان و دەرچوان دروست کردووە و بێکاری تا ئاستێکی مەترسیدار بەرز بۆتەوە. بە جۆرێک مەودای بەردەوام بوون و قبولکردنی نەماوە، بەڵام لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و دڵسۆزیمان بێدەنگیمان هەڵبشاردووە. لە بەرواری 1/12 2009 وەکو ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو لە یادداشتێکدا چەند داواکاریەکمان ئاراستەی هەر سێ سەرۆکایەتێکی هەرێمی کورسان کرد و بە مەبەستی دامەزراندن و ڕەخساندنی هەلی کار، بەڵام بەداخەوە پەراوێزخرا و ئامادە نەبوون لە نزیکەوە گوێ بۆ کێشەکانی دەرچوان بگرن و هەوڵی چارەسەرکردنی بدەن. پاش بێ هیوابوونمان لە جێبەجێکردنی داواکاریەکانمان بە هەموو لایەکی ڕادەگەێنین لە بەرواری 5/1/2020 بە دروشمی شکۆ بۆ بڕوانامەکانمان دەگەڕێنینەوە. خۆپیشاندانی سەرتاسەری لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کورسان ئەنجام دەدەین و تاوەرگرتنەوەی تەواوی مافەکانمان بەردەوام دەبین. داواکارین لە دەرچوان و وانە بێژان و خۆبەخشان و کارمەندانی کەرتی تایبەت بە گۆڕوتینەوە بەژاری خۆپیشاندانەکان بکەن و بۆ دەسەڵاتی بسەلمێنن کە خاوەن ئیرادەن و سڵ لە داواکردنی مافەکانیان ناکەنەوە. لە هەمان کاتدا داوا لە چالاکوان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و کەسایەتی و ڕۆشنبیران و دەستگاکانی ڕاگەیاندن و هەموو ئەوانەی بایەق بەم لایەنانە ئەدەن پشتیوانی گەنجان و دەرچوان بن و ڕۆڵی بەرچاویان هەبێت لە ناو ئاپۆڕای دەرچوانی دانەمەزراودا. ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراوانی زانکۆ پەیمانگاکانی کوردستان ئێستاش شوێن و کاتی خۆپیشاندانەکان لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەخەینە ڕوو. بازنەی خۆپیشاندانەکان لە هەولێر بەردەم پەرلەمانی کورسان، دوکان و پیرەمەگرون و عربەت و دۆڵی بازیان و سلێمانی بەردەم بینای پارێزگای سلێمانی، دوهۆک بەردەم بینای پارێزگای دوهۆک، خورماڵ و بیارە و تەوێڵ و هەڵەبجەی شەهید و سیروان لە هەڵەبجەی شەهید ناو بازار بەردەم بانگە کۆنەکە، سەید سادق دەبێت بەردەم قایم قامێت، پێنجوێن بەردەم قایم قامێت، دەربەندی خاند ناو بازار شەقامی گشتی بەرامبەر قایم قامێت، هەڵەبجەی تازە و زەڕایەن لە هەڵەبجەی تازە بەردەم قایم قامێت، تەکیە و چەمچەماڵ و ئاخجلەر لە چەمچەماڵ پارکی نەورۆز پشت قایم قامێت، قەزای کۆیە لە پارکی خوشکە فریشتە فلکەی گردی، ڕانیە و حاجی ئاوا و چوارقورنە لە ڕانیە ناو بازار بەردەم باخی گشتی، قەڵادزیە ژاراوە سەنگەر هەڵشۆ لە قەڵادزیە بەردەم قایم قامێتی قەزای پشر لە کفری و کەلار لە کەلار بەردەم قایم قامێت دەبێت. سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە لێرش ئاماژەمان پێدا کە بەردەوامە بین تا مافەکانمان وەرەگرینەوە و لەم کاتێشدا کە ئێمە ئیشەکەین چاوەڕوانیمان لایەکە ئیدارەکان و دەستەی وەکو پەرلەمان و وەزارەتەکانیش و وەکو وەزارەت و سەرۆکی حکومەتیش داوامان لەوانەیە کە بێنە دەنگ و پشتیوانی خۆیان دەربەبڕن. بات کردوێتەوە بیان هەمووش ڕێگەیەکی ئاشیانە ئەماگرێنە بەر. ئێمە بەردەوام ئەبین هەر شتێک و ڕێگەی خۆی هەیە، ئێمە بەردەوام ئەبین تا وەڵامەدرێنەوە. دەستی ئەوەش خۆش بێ.